بە پەیوەندی تەلەفۆنی ئاگادارم کردم کە حادیسەیەکە بووە لە سنووری گوندی میرەدێ و چنارە و لە نزیک گوندی دوودارە دوایەوە کە گەشتمە سەر حادیسەکە لەگەڵ تیمەکانی پۆلیس و مەفرەزەکانی ئاسایش و مرور و هەم ئەوی سنووری ئێمە و هەم سنووری دەربەنیخانی هاتم چونکە شوێنەکە مۆقعەکە تقریبا وەکو هێڵی تەماسی نێوان هەردوو قەزای دەربەنیخان و ناحیەی زەڕانی لێهاتووە. دوای ڕاوێژکردنوانە حادیسەکانمان هەڵگرتەوە، سارەکانمان ناردوون بۆ مەرکەز و لە ئێستادا نەخۆشەکان ڕەوانەی نەخۆشخانەی شەید ڕۆڤبە کراون. سێ کەس چوار سەرنشینی تیا بۆ ئۆتۆمبیلەکان، دوانە لە ئۆتۆمبیلێکی جۆری ماجستا بووە و دوانیشان لە پیاوژنێکی ژوا بڵێن لە ئۆتۆمبیلی جۆری گڵاندا بوون. ئێستا نەخۆشەکان هەندێکیان ڕەوانەی نەخۆشخانەکانی سلێمانی نەخۆشخانەی شار کراون بە مەبەستی چارەسەرکردن. بەداخەوە ئێمە ڕۆژانە و چەندین جار نووسرا و ئاراستی لایانی پەیوەندیدارمان کردووە سەبارەت بە خراپی دۆخی ڕێگاوبانەکان و ئەمە عادەتەن بەتوانین بڵێن بەهۆی ئەوەی کە ئەمڕۆ ڕۆژی جومعە بووە سەردانی و گەشتیاریکی زۆر لە سنوورەکە بوونی هەبووە و دوجاریش تیژڕەویەکی زۆر لە سنوورەکە ئەکرێت و ئەبینرێت و ئەوە ئەکرێت. بەداخەوە حاڵەتەکان بۆ ئەوە گەڕێتەوە و ئێمە ئەوەی پێمان کرابێت لە ڕابردووە هەم لەسەر دۆخی ڕێگاوبان و هەم لەسەر دۆخی لایەنە ئەمنیەکانی سنوورەکەش پشتیوان و هاوکاری وەکوڵێ ئەوانی سەری خۆمان بوون و بەردەوام لە موقعەکان بوون کە حادیسە یا ناڕەحەتیە یا گرفتێک دروست بوو بێ. بەداخەوە یانی ئەم حاڵەتانە ڕۆژانە و چەندین جار دووبارە بێتەوە. تەمە ناکەین ئەمە دوا ناخۆشی بێت لەم سنوورە.